هجان شپلک سرمایه و بارین باران هر وها بفریجی لنافچین سنوری و رشابای هرما کردستان وگرتیه هفکار خوشمند صادق وردگرم پیشتر کشناسی باورم بحثاوی رشابای نکر بوا وکو هرما کردستان وگرتی هوشمند یعنی بگلم پری ضرر و زیان به خلکی کتنه خلکی جان خوش دست داج بر شورتین کاربه چه پیش بینی اندی هنه بو رشابای که دیل هرما کردستانه ئیمانم کاتت باش بە لە وەڵامی پرسیارەکە تۆ بدەمەوە ئەو ڕەشەبایی کە لە دوێنێشەوە ڕووی لە چەند ناوچەی هەرێمی کوردستان کردووە ئێستا وەکو بەپێی وتەی بەڕێوەبەری گشتی کەشناسی بۆ نەزانی هەرێمی کوردستان خاو دەبێتەوە وردەوردە نامێنێت ئەویش بەهۆی ئەو گۆڕانکاری کە لە کەشوهە و لە پلەکانی گەرما و سەرما ڕووی داوە سەبارەت بە ئەو شەپۆلە باران و سەرما و بەفربارانی کە پێشبین دەکرێت لە چەند ڕۆژی داهاتووشدا بەردەوامی هەبێت باس لەوە دەکرێت کە بارانش لەگەڵ دەبێت و بەفر تا نزیک سەتەری شاری سلێمانی و سنووری پارێزگای هەولێر تا شەقڵاو و هاویناواری پیرمان بژدێت و پلەکانی گەرماشدا دەبەزن شەپۆلەکەش تا ڕۆژی شەما بەردەوام دەبێت لەگەڵ بەڕێوەبەری کەشناسی بۆ بەرزانی هەرێمی کوردستان وردەکاری زیاتر لەسەر شەپۆلەکە دەخاتە ڕوو کاک فازلێم کاتت باش ئەو شەپۆلە لە دوێنێەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە وردەکارێکەی چۆنە و ئەو ڕەشەبایەت چۆن بوو؟ زۆر سپاس بێگومان هەرکو ئاماژەت پێکرد پێشبینی دەکراکەوە لە شەوی ڕابردووەوە هەرێمی کوردستان بکەوێتە ژێر کاریگەری نزمە پاڵەپەستۆیەک لە دەریای ناوەڕاستەوە ئەوە بوو لە شەوی ڕابردوو بینیمان کاریگەریەکانی ئەم نزمە پاڵەپەستۆیە دەرکەوت بەهۆی جیاوازی پەستان لە ناوچەکەش بۆی ئەوە خێرایی با لە هەندێک ناوچە لە سەروی 7 کیلۆمەتر لێ کاتژمێر بێتن بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و ناوچە شاخاویەکان و سنووری ئیداری ڕاپەڕین بینیمان خێرایی با تەڕادەیەکی بەرچاو زیادی کرد و بەڵام لە کاتی ئێستادا بەهۆی سەقامگیربوونی ڕەوشەکە خێرایی با لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بەرەو ئاسایی بوونەوە چووە ئەوەی کەوا هەیە سەبارەت بە ڕەوشی کەشوهەوا پێشبینی دەکرێتن ئەم نزمە پاڵەپەستۆی کاریگەریەکانی بەردەوامی هەبێتن و لە بەرەبیانی ئیم شەو بینیمان بارانبارین لە سەرجەم ناوچەکان بە شێوە جیاجیاوە تا ڕێژەی جیاواز باران تۆمار کراوە پێشبینیش دەکرێت کاریگەریەکە تاوەکو ئێوارەی ڕۆژی شەمە و بەرەبیانی ڕۆژی یەکشەمە بەردەوام ببینێتن بەڵام دواتر بۆ ڕۆژی یەکشەمە ڕەوشەکە بەرەو سەقامگیربوونەوە بچێتن ئەوەی دەمێنێتەوە لە بەیانیەوە واتە لە ڕۆژی پێنجشەمە ئەم بارستە هەوا ساردەی کەوا پێشبینی دەکات لە بەیانیەوە کاریگەریەکانی لەسەر ناوچەکە دەربکەوێتن کە ئەمەژوا دەکە پلەکانی گەرما ڕوو لە دابەزین بێتن جگە لە بارانبارین بەهۆی کاریگەربوون بەم بارستە هەوا ساردە پێشبینی دەکرێت شێوازی دابارین لە بەیانیەوە واتە پێنجشەمە لەسەر هەینی و بەرەبەیانی ڕۆژی هەینی و بەرەبەیانی ڕۆژ شەمە بگۆڕێت بۆ شێوازی بەفربارین بە تایبەت لە ناوچە شاخاویەکان پێشبینی دەکرێتن ڕێژەیەکی باش بەفربارین تۆمار بکرێتن بەو پێشبینیانەی کەوا لە بەردەستدان ئەگەری هەیە لە نزیک بێتەوە لە سنتەری شاری سلێمانی بەفربارین بەڵام سەبارەت بە پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر سنتەری شار پێشبینی بەفربارین ناکرێتن تەنها ناوچە شاخاویەکان و کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەەوە هەم پلەکانی گەرما ڕوو لە دابەزین بێتن هەم ڕێژەی بارانبارینی ئەم ساڵیش زیاتر بێتن ئەوەی سنووری پارێزگای هەولێر بەفرتاکرێ بەپێی پێشبینی بەجوورێ و نەخشانێکەوە هەند بێگومان لە ناوچە سنووریە شاخاویەکانەوە دەست پێ دەکاتن درێژ دەبێتەوە ئەو نەخشانێکەوە تاکو ئێستا لە بەردەستدان پێشبین دەکرێن نزیکترین شوێنکەوە لە سنتەری شار نزیک بێتەوە هەم لە هاوینە هەواری پیرمان هەروەها سنووری شەقڵاوە ئەگەری بەفربارین تاوکو ئەو ناوچانە تۆمار بکرێتن باز لەوە کرا چەند ڕۆژی پێش ئێستا شەپۆلێکی سەرمایی بەهێزت کە مێژوویە بێت قستان لەسەرمە چییە؟ سەبارەت بەو دەنگویانێکەوە بڵاو دەکرێتەوە بێگومان ئەمە هەم لێرەوە لە ڕێگای کوردستان 24ەوە پامێک بۆ هاوڵاتیان ئەوەیەکەوە سەرچاوی ئەم زانیارێن کە وەردەگرن لە سەرچاوە فەرمیەکان و لە دەستگا ڕسمیەکانی کەوا هەڵدەستن بە کاری پێشبینی ڕەوشی کەشوهەوا وەربگرن هەندێک جار دەبینین هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم لە هەندێک پێشبینی کاری دەرەوەی ناوچەکانی هەرێمی کوردستان یاخود عراقیش پێشبینی ناوچەکان دەکرێت بە شێوەیەکی گشتی کە ئەمە ژوا دەکە هەم دڵڕاوکەیەک دروست بێتن هەم ئێمە بخرێنە ژێر بەرپرسیارەتێکەوە دەستگاکانی کەشناسی باز لە هاتنی بارستە هەوایەکچی ساردی مێژووی دەکرێتەوە لە چەند ساڵی ڕابردوشتی وا تۆمار نەکراوە بەڵام ئەوەی ئێمە دەبین بارستە هەوایەکی ئاساییە لەو کاتانەی ساڵ ڕوو لە ناوچەکە دەکاتن و پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەبێت تەنانەت پێشبین ناکرێتن بەو ڕادەیە ڕوو لە دابەزین بێتکەوە بێتە هۆی ئەوەی ئاستەنگ و سەرمایەکی مێژووی بەڵکو سەرمایەکی زۆر ئاسایی دەبێت کە پلەکانی گەرما تەنانەت تەنها لە سنتەری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر پارێزگای سلێمانی پێشبین دەکرێت بۆ نزیکەی دوو پلە لە ژێر سفری سەدی دابەزێ و لە سنتەری شاری هەولێر نزیک دەبێتەوە لە سفر و لە ناوچە شاخاویەکان بە 4 تا 5 پلە ڕوو لە دابەزین دەبێت بۆ ڕۆژی یەکشەمە ڕەوشەکە بەرەو سەقامگیری دەچێتەوە بە کورتی ڕێژەی بارانبارین ئەم ساڵ چۆن بوو؟
هەروەکوم جارانی پێشوو باسمان کردو بارانی ئەم ساڵ تاکو ئێستا ڕێژەکەی دەتوانین بڵێن کەمترە لە پارساڵ بە جێرە و ئامارانێکەوە لە بەردەستانامیش دوو هۆکار هەبوو یەکێکیان هەم وەرزی بارانبارین دواکەوت بوو ئەم ساڵ و دواتریش لە کۆتایی مانگی 12 تاوەکو ناوەڕاستی مانگی یەک بینیمان بە نزیکەی 25 ڕۆژ دابڕانێکی بارانبارین دروست بوو ئەمەوەی کە ڕێژەکە کەمتر بێ بەڵام سەرڕای کەمبوونی ڕێژەکەشی بەڵام ئەوەی لە 15یەکەوە دەبینرێتن و پێشببینی دەکرێتن کەوا بە تێبڕبوونی هەفتەیەک نزمە پاڵەپەستۆیەک ڕوو لە ناوچەکە دەکە کە ئەمە جێگای دڵخۆشیە کەوا بەردەوامبوونی بارانبارینە هەروە جگە لەو شەپۆڵێکەوە ئێستا کاری کردوتە سەر ناوچکە پێشببین دەکرێت لە سەرەتای مانگی سێژ دووبارە نزمە پاڵەپەستۆیەکی تری بێ و بارانبارین تۆمار بکرێ سەبارەت بە ئامارەکان تاوەکو ئیمڕۆ لە شاری هەولێر 124 میلیمەتر باران تۆمار کراوە کە پارساڵ لە هەمان بەروار نزیکەی 198 میلیمەتر بوو هەروە پارێزگای سلێمانی ئەمساڵ 333 میلیمەتر باران تۆمار کراوە پارساڵ لە هەمان کات 375 میلیمەتر بوو و پارێزگای دهۆک کەمترین ڕێژەی هەیە کە ئەمساڵ تا ئێستا 213 میلیمەتر تۆمار کراوە پارساڵ 413 میلیمەتر بوو و پارێزگای کەرکووک ئەمساڵ 85 میلیمەتر تۆمار کراوە پارساڵ 185 میلیمەتر بوو پارێزگای هەڵەبجەش 217 میلیمەتر باران تا ئێستا باریوە پارساڵ 278 میلیمەتر تۆمار کراوە زۆر سپاس. بەڵێ ئیمانەوە زانیاریەکان و لەبارەی ئەو شەپۆلەی باران و بەفر و هەوا ساردەی کە ڕووی لە هەرمی کوردستان کردووە. باشمان صادق.